ئەمڕۆ شەشەمین فیستیڤاڵی گیابەهاریەکانە لە قەزای خوڕماڵ وا بڕیارە ماوەی 3 ڕۆژ بەردەوامی هەبێت. چەندین جۆر گیای بەهاری نمایش کراوە بە نزیکەی 20 گیای بەهاری لێ و هەر یەکەیان دەرمانی دەردێکە. جای وای لێیە منیش نازانم ناوەکەی چییە. ئەها پێم وتین گیای وای تایە ناوەکەیشی نازانم ئەوەنەیم کە من ئەیزانم پێتان ێڵم دواتر کاکە بۆمان چاوەکە. گێلاخە، کنگر، ڕێواز، بەڕەزا ئەوانی تری تۆ تەواوی کە بەخوا نەیزانم. بەخێر بێناخوا ئەمەش هازە کاردووشی پێڵێن باشە ئەمەش قوژەیە باشە ئەمەش سوورە بنەیە باشە ئەوەش ڕوسقەیە ئەوەش گۆزروانە ئەمەش گیادۆخەوای پێڵێن کۆڵی پێڵێن پسڵی پێڵێن لوشەی پێڵێن هەر ئەمەیە هەر ئەوەیە ئەوەش منەیە منێ ئەماڵی بەڵێ هەر وەکو ئەوەی شەفرێت ئەوە منەیە ئەمە ڕێواسی دەرەجەیە ئەوەش پیچک پیچک ئەمە بەکەلانە ئەخورێت و بە کاڵی ژەرەخورێت تاڵ نییە نانە هەراوا توانی بیخۆی باش ڕێوازەکەش ڕێوازی کوێە ڕێوازی بانی بنۆکە و سوورێن و شاقی خۆمانە ئەمە سعریان چۆنە بەڵاس کیلوی بەسێن بە 3000 سارەکەی زۆر منافتە گیابەهارەکان سعریان تا وەڵا لە 1000 دەست پێکا بۆ 7000 خوا بازارتان باش یاخوا بەخێر چەندەم جارتە بەشداری فستیڤاڵەکەی؟ وڵا بەشداری زۆرم کردووە بەس بۆ خۆرماڵەوە یەکەم جارتە لە کوێ هاتووی؟ سلێمانەوە جەوەکەت پێ خۆشە؟ زۆر باشە ئەی فستیڤاڵی گیابەهاریەکانە لەگەڵ گیابەهاریەکانە جەوت چۆنە؟ لەگەڵ گیابەهاریەکانە بینت خۆشە ئەیان خۆی ناوەکانیانە نای خۆی بۆ حەزم لیان نییە حەزت لیان نییە نەشویست و تاقییان کەیتەوە با تاقیم کردوێتەوە تاقی کردوێتەوە خۆشە بەچی خواردوتە بە کوڵات سپێناخە زیاتر سپێناخ لە هەموو شتێک خۆشترە و هەنی سەحی تریشە باشترە ڕز ئەوخانتر لە حەزم لێ بڕیاریشت نەدا جارە جار تاقییان کەیتەوە ناوەڵە باشە شیرینەکانت چی و چین لێرە؟ وڵا کرالیچەیە قاوەیە ئەویان تایگرە ئەوی پێشەوە خۆ دروستە کردو ئەلیشان قاوەیە ئەویشیان تۆرتەیە و کێکی سادەیە بەس ئەم شیرینانە زۆر تایبەتە ئەمە ئێرانیە شیرینی دانمارکی پێ ئەڵەن بەس خۆی هەر لە ئێرانە زۆر هەیە خۆم دروستەکەم دەی لە سلێمانیەوە بەخێر بێ هەتا ئێرە و هەر دەست ڕەنگین بی ئینشاءڵڵا و خوا بازاڕ بە هەرچەندە فستیڤاڵەکان ئاوی فستیڤاڵی گیابەهاریەکانە بەڵام هەمیشە خانمان بەشداری دەکەن لە فستیڤاڵەکەدا بە خواردن کوردەوارەکانیان و کەلانە ئەمەش هەلێکی کار دەڕەخسێنێ بۆ خانمان و گەنجانیش وایە خاتون لە شتان ساخ بێ و مانوونە بنێ وش دەستان هەمیشە ڕەنگین بێ نۆشی گیانتان بێت و دەستان خۆش بێ و لەشتان ساخ بێ بەشێکی تری فستیڤاڵی خوڕماڵ کارە دەستێ ناوازەکانی خانمانن هەرچی جوانکاری خانمانە لێرە بەردەستە خاتون سڵاو لەبێ چەندەم جارتە بەشداریەکەی؟ وەڵای من خۆ بە نسبەت ئەمە یەکەم ساڵمە لێرە بەشداریەکەم بە یەکەم ساڵتە باشە خانمان بە کارە دەستیەکانیان هەمیشە فستیڤاڵەکان ڕازاوەتر کردووە بازاڕی کارە دەستیەکان چۆنە لە فستیڤاڵەکە؟ وەڵا لەخوا بەزابێتە ڕادەیەکی زۆر باشە لەخوا بەزیابێت زۆر باشە فستیڤاڵەکان بەشداریەکەی ناوە دەروبوومەکانمان ساقەکەینەوە بە کارە دەستەکانی خۆمان باشە خەڵکیستە زیاتر حەزی بەم کارە دەستیانەیە و دووبار با بڵێن بەکاریانێنێ بەڵێ زیاتر ئەم ساڵە زیاتر حەزیان لە شتی ئەلوان و شتە بۆ کڵاو و ئەلوان و تێکەڵ و شت بێ ملەوەن بێ نرخیان چۆنە؟ وەڵام نرخەکانمان زۆر باشە هەتا ڕادەیەکی کە زۆر باشە چونکە بە بێمەعاش و بێموچەیی شتەکانمان زۆر داشکانێکی زۆر باشمان کردووە لە نرخەکانمان لەبەرەوەی بتوانن هەموو کەسێ بتوانێت شتەکانمان بکرێت و بەکاری بێنێت.